بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە پرسی دواکەوتنی موچە و لێکەوتەکانی دەکەین. دیارە ئەنجومەنی وەزیرانی عێراق لە کۆبوونەوەی پێشتری دوای کۆبوونەوەکە سوودانی 8 ڕۆژ لەمەوبەر بڕیاریدا بوو کە موچە بنێرێ، بەڵام تاکو ئێستا 120 میلیارەکە تەسلیم نەکراوە. هۆکارەکەی چیەوە ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێمی شەبوو بۆچی 120 میلیارەکە ڕادەز ناکەن و چارنووسی موچەی مانگەشت و مانگەکانی دیکەش چی بەسەردێ وایە لەم بەردەم هەڵێکە لە بەردەم هەڵبژاردننی پارتی ویکێتی ئەوەندە بێمنەتن لە پرسی موچە خۆران ئەگەر بینێ دوای هەڵبژاردن موچە چی بەسەردێ زەرورەتی گۆڕانکاری و پێویستی گۆڕانکاری لە نوێنەراتی هەرێم چەندە گرینگە بۆی کە کێشاڵ پەسێداوەکان لەگەڵ بەغدا لە موچە لە سوتەمەنی لە دەرمان لە بەشە خۆراک لە نەوت چارەسەر بکرێ. ئەم پرسان لەگەڵ بەڕێز مامۆستا عومەر گوڵپی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری قسەی لەسەر دەکەین. مامۆستا بەخێر بێن، سوپاسیان بەدەست. زۆر سوپاس سوپاس دەکەین. دەمێک شە بەرنامەمان نەکردەوە بەخێر بێن. یادت بەخێر. سوپاس دەکەین. ئەگەر سەرتا لە موچەی مانگەشتەوە دەست پێ بکەین. هۆکاری دواکەوتنەکەی چییە؟ خۆتان ئەگەدارن بڵین سێشەمەی ڕابردووتر 8 ڕۆژ لەمەوبەر ئەنجومەنی وەزیرانی عێراق کۆبەوە دوای کۆبوونەوەکە سوودانی فەرمانیدا بوو کە موچە خەرج بکرێن موچەی مانگەشت. بەس بۆ تاکو ئێستا خەرج نەکراوە، هۆکارەکەی چییە؟ لە بەغدایە، لە هەولێرە؟ بەناوی خوا بەخشندەی میهرەبان سوپاس کا حەکیم سڵاو لە بینەرانی بەڕێزی کەناڵی پەیامیش. خۆشحاڵم وەڵا هەموو کاتی لە خزمەت پەیاما بم بە پێی دەرفەت و بە پێی گونجان و زۆر سوپاس. طبعاً بەڕێستە زانی لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق هەفتەی ڕابردوو نزیکە 8 ڕۆژ لەمەوە پێش سەرۆک وەزیرانی عێراق ڕەزامەندی داوە بەوەی کە موچەی مانگەشتی موچەخۆرانی هەرێمی کوردستان بگات، بەڵام بەبێ ئەملا و ئەولا بەبێ شاردنەوە زۆر بە ئاشکرایی ئەوە 3 دانە مانگە ئەوان بە ڕەسمی ئەعلانیان کردووە نەوت ڕادەستکەن لە ڕێگەی سۆمەوە بفرۆشرێ. مانگانە 120 میلیارد دینار ڕادستی وەزارەتی دارایی فیدراڵکەن لە پشکی داهاتی ناوخۆ، ئێمە موچەتان بۆ ئەنێرین. بەڵام بەداخەوە هەر بە ئەنقەست بەمەبەست ئەنجومەنی وەزیرانی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستان هەفتەیەک دوای خست ئەمڕۆوەگەوەی کارێکی چاکە و پیاوەتی لەگەڵ خەڵکی کوردستان کردبێ. وەڵای کاکەوە ڕازامەندین لەمە دووە هەموو مانگێک 120 میلیارد ئەنێرین، بەڵام چ کاتێک کە تۆ ماوەیەکی زۆر تێپەڕیوە. ئایا ئێستا پرسیارەکە ئەوەیە ئەگەر 120 میلیارد بنێرن بۆ مانگی 8 زۆر باشە، ئەی مانگی 9 کەیەدرێ، ئەی مانگی 10 کەیەدرێ، ئەی مانگی 11 کەیەدرێ، ئەی 12 کەیەدرێ؟ ئایا بەم جۆرە و بەم سیاسەتە نایانەوێت دیسان هاوشێوەی ساڵەکانی ڕابردوو 2 موچە و 3 موچەی خەڵک فەوتێ وەک چۆن لە ڕابردوو فەوتانویانە؟ لە ڕاستی من بەس ئەوم لێ بینیوە، هیچ هۆکارێکی تر نییە. ئەیانەوێ ئەم پابەندیە 120 میلیارد دیناری مانگانەی جێبەجێ نەکەن، چکە بۆی 5 موچەی مانگی 8 12 بێت ئەبێ ئەمان 5 جار 120 میلیاری بنێرن. یعنی چاوەڕێی چی ئەکەن؟ زۆر باشە زانن ئەو شاندەی لە هەرێمی کوردستانەوە، بەڵام ئەوان ڕاستیەکان بە خەڵک ناڵێن کا حەکیم. یعنی ئەچنە بەغدا و یەنەوە ئەوەی ڕاستی و حەقیقەتە بۆ خەڵکی کوردستانی باس ناکەن. کە چوونەتە بەغدا پێیان وتون بەبێ ناردنی 120 میلیارد دینار بە تەمای ناردنی موچە مەبن. باشە تۆ ئەزانی ناردنی 120 میلیارد دینار زمانی هاتنی 970 میلیارد دینارە بۆ خەڵک و تۆ داهاتەکەش لەبەردەستە. بۆ ئەمە ناکەی بۆ ئەچی مەسەڵەن 100 مەتر قیرتاوکەی لە شوێنێکا بە خەڵکی فڕۆشیتەوە کاکەوەم بۆ کرد با بە تۆ میلەتەکەت برسی کردووە بە سیاسەتێکی چەوت و لە ناوخۆ داهاتێکی زەبەلاحت هەیە. بۆ ئەوەی موچە بگاتە گیرفانی خەڵک تۆ ئەبێ ئیلتیزامەکەت جێبەجێ بکەی کە بەپێی یاسای بودجە، بەپێی بڕیاری دادگای فیدراڵی، بەپێی قانونی ئیدارەی مالی لەسرت پێویست کراوە. گریمان ئەگەر خلافیشە بێ نزیکەی 30-40 میلیارێکە کاک حەکیم. ئەوە نیە بڵێ وەڵا ئەگەر ببورن ئەگەر لە 100% قانونی ئیدارەی مالی و قانونی بودجە بەدڵی پارتی و یەکێتی جێبەجێ بێ، ئەوە نییە بڵێیەتەوە سەر 30-40 میلیاری مانگانە. یعنی خلافەکە لە نێوان 80 میلیارد تا 120 میلیارە، واتە نزیکەی 40 میلیارد خلافەیە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا. بەس دوجار هەر ئەبێ بڕێک لە داهاتی ناوخۆ بنێرێ، بۆ ناینێرێ. ئێستا بەغدا بە 120 میلیارد ڕازیە جام وچەت بۆێت، تۆ 120 میلیارد بۆ نایگۆڕیتەوە بە 970 میلیارد. چ عەقڵێکە ئەمە ئەکا؟ کام بەرژەوەندی تحقیقەکە کاتێ تۆ 120 میلیارەکەی خەڵکی کوردستان دوا ئەخەی
بۆی 970 ملیارەکەی خەڵکی کوردستان دواب بکەوێت بۆی موچەی خەڵک دواب بکەوێت لە کاتێکە مامۆستا ئێستا بڕۆ کاک حەکیم خۆ بۆ نییە مامۆستا بایکۆتی نەکردو و مانی نەگرتووە ئەوانە بۆتە وێرانە لەگەڵ ڕێزمە مامۆسایەک چۆن نەتوانێ کە داهاتەکەی موچەکەیەتی لە 15 دەیە وانەیەکی ڕێکوپێک بڵێتەوە وانەیەکی شایستە بێت دڵ و دەرونی لەگەڵ مناڵەکان هێمن بێ لە سەرخۆ بێ لە کاتێکا موچەی مانگی هەشت موچەی هاوینی وەرنەگرتووە بە دڵنیاییەوە خۆ مامۆستا گۆشت و خوێن و ئێسقانە ئینسانە بە خەرجی مەسەڵەن خێزانێک ئەگەر 5 مناڵی هەبێ دوانیان لە زانکۆن سییانیان لە بنەڕەتی و ئامادەین چۆنچۆنی پێداویستەکانیان بۆ دابین کە ئەمە وێرانکردنی هەموو سیستەمەکەیە پارتی وێکێتی و حکوومەتەکان بەلایەنەوە گرنگ نییە چی ڕوئەدا پەروەردە وێرانە بێ دات ئەتە پێ نەخۆشخانەکان کارمەندیان لە مەکتب ینی قوتابی هەبوو پێداویستی ساڵی ڕابردوو لە جانتە لە جلوبەرگ بەکاری ناوە تۆ لەبەرەوەی کە خێزانەکەی توانەیەوە نەبووە پێداویستەکانی بۆ بکڕێت سەدان و هەزاران حاڵەتی وایە کاک حەکیم ئەمەی باسیەکەین موچە بۆ لەبەرەوەی سیاسەتی چەوت وای کرد هەموو کەرتەکانیان وێران کرد کەرتی تایبەتیان وێران کرد کشتتوکاڵیان وێران کرد ئاژەڵداریان وێران کرد گەشت و گوزاریان وێران کرد هەر هەمویان هێنایە سەر ئەوەی کە خەڵک چاوەڕێ بێ لە حکوومەتەوە موچەیە وەرگێ کردیانە چەکدار کوردستان آخر 6 ملیۆن ئینسان 400,000 چەکداری بۆ چییە کاک حەکیم یعنی بیدە بە کۆمپانیایەکی پاراستن و سیکیۆریتی ئەمنیەت بە 40,000 چەکدارم کوردستانت بووە پارێزێ هەموو شتێکی یعنی تۆ چیەکەی ئەمە بێزگەلەوەی ئەسڵەن ئێستا شێوازی چەک شێوازی شەڕەکان گۆڕاوە بە کلاشینکۆفێک و مەسەلەن ئینسانێک لە ناو سەنگەرەکە هەر بەمە ناکرێت ئەسڵەن تۆ ئەگەر بابەتەکە پاراستنی هەرێمی کوردستان بێ ڕاستە بەڵام ئێمە ئەبێ هێزێکی نیشتیمانیمان هەبێ پۆلیسێکمان هەبێ تێر و پڕ و پڕچەک و حازر و ئامادە باش بێەوە بە بیر و باوەڕ بێ و لەژێر سایی یاسا بێ ئەوان میلەتەکەیان هەمووی کردە چەکدار ئێستا موچەکەشی پێنادەن میلەتەکەیان هەمووی خانشین کرد ئێستا موچەکەشی پێنادەن میلەتەکەیان هەمووی بە ناڕاست خزاندیانە ناو لیستی تەنانەت کە سوکاری سەربەرزی شەهیدانەوە ئێستا موچەی نەڕاستەقینەکانەدەن نە بندیوارەکانیش دەرەێنن لە ناو لیستەکانە میلەتەکەیان ئاوا لێکە دەگەنا بەڵا هەزاران کەس هەن نەموچەیان هەیە نەسەرچاوی داهاتیان جێگیرە نە لە کار و کاسابەتی بازاڕیان وەکو پێویست ماوە مناڵی هەیە بەچی بشی پاشان مەسە مامۆسایەک لە پۆلێکە خۆ گۆشت و ئێسقانە کاک حەکیم یعنی مناڵی مامۆسا پێویستی بە خواردن نییە پێویستی بە جلوبەرگ نییە یعنی تۆ چاوەڕێیەکەی مامۆسایەک لە 15 دەرس بڵێتەوە کە 700,000 هەیە 800,000 لە 100 مامۆسا لە کوردستانە مامۆسای بنەڕەتی و ئامادەیی موچەکەی لە 800,000 تێ ناپەڕێ هێندێ مامۆسامان هەیە خزمەتیان زۆرە یا شاهادەکەی ماستەر و بەکالۆرۆس بەرەوسەرەوەیە ئەگاتە ملیۆن و تا ساڵەکانی ئەخیریان ئاگاتە ملیۆن و 300 و 400 باش 700,000 بە مامۆساکەی نادێت لە 15 دەیە موچەی مانگی هەشتە پێ نەیاوە چاوەڕێی ئەوە بکەین یعنی زۆر ئاسوودانە و زۆر نیشتیمانیانە و زۆر بەباشی پرۆسی پەروەردەمان بۆ بەڕێوەبەرێ ئەمە خەیاڵپڵاویە ئەمە کوشتنی پەروەردەیە ئەمە هەڵتەکاندنی قوتابخانەکانە کا حەکیم ئەزانی بۆ پارتیوێکێتی باکیان نییە ئەزانی بۆ لەبەرەوەی مناڵی سەرۆکی حکومەت سەرۆکی هەرێم جێگری سەرۆکی هەرێم مەکتەب سیاسیەکانی پارتیوێکێتی سەرکردایەتیەکانیان لەبەرەوەی ئەوەی یەک تۆز مەسئولیت بێ ئەوەی بە گەندەڵی تێری خواردووە لەم وڵاتە مناڵەکانی لە خوێندنی تایبەتە ئەوان هاتن قوتابخانەی نێودەوڵەتیان دروست کرد و یعنی قوتابخانەی حکومیان وێران کرد خوێندنگە ئەهلی پەرەی پێدرا بۆ بوەس دەرفەتێک ڕەخساب بێتە سەرچاوی کەسابەت ناڵێن خوێندنگە ئەهلی هەمووی بۆ مناڵی مەسوولە بەڵێ ئێستا مناڵ خەڵکی فەقیر و هەژار هەیە ئەچێ حەماڵی ئەکا لەبەرەوەی مەکتەبی حکومی وێران بووە یەک مناڵەکانی ئەباتە قوتابخانەی ئەهلی بۆی ئومێدێکی بۆ هەبێ بۆ ئایندە ئەمەلێکی هەبێت لە ئایندا شتێکیان لێ دەرچێت بۆ چونکە هیوای بە خوێندنگەی حکومی نەماوە ئەمان باکیان بۆ نییە کەرتی گشتی لە قوتابخانە بێت ئیتر نەخۆشخانە بێت هەر بوارێک بێ هەڵتەکێ هەڵوەشێ بۆیە 120 ملیار بۆ بنێرە بۆ بەغا پەلەی چییە قاچی خستۆتە سەر قاچ لە ئەنجومەنی وەزیران پەلەی نییە با هەفتەی داهاتوو کۆب بێتەوە و بیکا بە مژدە بۆ خەڵکی کوردستان های مژدە خەڵکی کوردستان ئەوە لەمە 120 ملیارەکە ئەنێرین دەڕۆژ بۆ لەمەوە پێشنانێری کاکە بەغدا ئەڵێ بۆم بنێرن با بۆتان بنێرم باش تۆ هیچ نەبێت تۆپەکە بخاتە ساحەی بەغدا بەس مامۆستا بەڕێزوتت بۆ 5 موچێ 520 ملیاری ینی 600 ملیار دینار بنێرن هەیە ئەگەر بینێرن سەگەر بیانەوێ چونکە پێشتدایان گوت و شاری زۆرمانە سەر دروست بووە بۆی ئەو
120 میلیاری مانگانە 600 میلیار بەڵێ بنێرن بۆ موچەی 5 مانگێتە کوردستانەوە موچەی 5 مانگ نزیکەی 5 تریلیۆن دینارەکە خوا هەر ئینسان 5 تریلیۆن بەنی تریلیۆن بەڵێ هەر بە قانونی ئەوەی کە شتێک لە کەساپەت هەزانێت ناچێت 600 میلیار بنێرێ بۆی 5 تریلیۆنی بۆ بێ قازانج لەوە گەورەتر یعنی کەسابەت لەوە باشتر نا بەس ئەوان ئەم 600 میلیارە ئەم 600 میلیارە بۆیە ناینێرن یا هەمووی نانێرن و ئەیانەوێ دوو سێ مانگی لێ نەنێرن چونکە لە ناو گیرفانێکایە یەکێکیان لە سلێمانیەکیان لە هەولێرە لە ژێر کۆنتڕۆڵ حیزبەکانیانە یعنی بە ئاسانی ئەتوانن ئەمە بۆ بەرژەوەندی خۆیان بەکاربێنن بۆیە نانەوێ بۆ بەغای بنێرن من ئەگەر داهاتی ناوخۆ گیرفانی خۆیان دەگۆڕن ئەگەر داهاتی ناوخۆ لە یەک خەزیێنەی گشتیا بووە لە ژێر کۆنتڕۆڵی وەزیری داراییە و قابلی چاودێریکردن بووە لە دیوانی چاودێری دارایی پەرلەمانەوە ئەمود ڕاستەکەن پارەمان نییە نەخێر ئەزانی ئەگەر 120 میلیار بنێرن ئەبێ پارتی یەکێتی هەردووکیان ڕەزامەند بن بزانن ئەمان چەند بنێرن ئەوان چەند بنێرن با بە وێرانیان کردووە نەخەزیێنەی گشتیان هێشتووە نە بە یاساکارەکەن نە ئەنجومەنی وەزیران لە کاتی یاسایی خۆیەتی نە ئیلتیزامەکەن بە پابەندیەکانیان هیچ شتێک لەمانە ناکەن بۆیە ئەوان تاخیریەکەن بۆیە بگاتە مانگی 12 وڵا ئەوە دوو مانگی ساڵانی ڕابردوو موچە بفۆتە لەم ساڵدا بەم سیستی پارتی یەکێتی ئەبێ بپرسین ئایا مانگی 8 9 10 11 12 5 مانگ ئەی کات چەند ماوە دوو مانگونی و دوو مانگونی و 5 موچەی ئەدرێ بە خەڵکی کوردستان 15 ڕۆژ جارێ یعنی هیچ کەس چاوەڕێیەکە حکومەتەکەی پارتی وەکێتی کە لەسەر هەمان سیاسەتی چەوتی ڕابردووە لەسەر هەمان گەندەڵی و قۆرەخکاری و نەبوونی یەک خەزێنە و هیچ سیستەمێکی چاودێریشی لەسەر نییە پەرلەمانیان پەخستووە دیوانی چاودێری دارایی بۆ خۆی لە فەرمانگەکانی خۆیانە هەر ڕێگەیان نادەن بچنە خاڵە گومریەکان بچنە سەرچاوەکانی داهات ئایا خەڵکی کوردستان چاوەڕێیەکە پارتی وەکێتی 15 ڕۆژ جارێک 120 میلیار بنێرە بۆ بەغدا بۆی موچەیەک بێت بۆ خەڵکی کوردستان بۆی 5 موچە بدرێ 15 ڕۆژ جارێک موچە بدرێ 15 ڕۆژ جارێ ئەمان 120 میلیار بنێرن بۆی لە بەغدا 970 میلیار بنێرێت ئەمە ڕوەدا ئەمە کێشەکەیە کاتێ ئەمان داهاتی ناوخۆیان ڕۆژ بە ڕۆژ تاخیرە کرد کاکە سێ دانەمان گەزانی سێ دانەمان خەریکی گفتوگۆ بوون لەگەڵ بەغدا لەسەر چی وڵا نەوت ڕادست ناکەین کاکە بە سۆمەوە ئەمە یعنی سیادە یاریمی کوردستانەوە ئەمە کوردایەتیە و نەوتەکە بۆ ڕادستکەین بەس ینی بۆ ئێمە لە کورد بوو نەسرێنەوە نەوتەکە دەی بە سۆمەوە بیفرۆشێ ئەمەیان نەیەکرد بەس لە ڕاستی و حەقیقەتەکە یازانی چی بوو کا حەکیم بۆی ڕازیان کەن بەغدا فشاریان لێ بکەن هەموو ڕۆژێ 50,000 بەرمیلیان لێگل بنەوە بۆ پاڵاوگەکانی خۆیان بە پاساوی چی ئەیانوت بەغدا ئێمە 50,000 بەرمیل نەوتمان ڕۆژانە پێویستە بۆ پێداویستی ناوخۆ زۆر سەرەتا داوای زیاتریان باشە پێداویستی ناوخۆ چییە؟ نەوتە بۆ ماڵان نەوتی سپی ماڵانە بنزینە وانە لەگەڵ گازە کەس بینیوێتی لە کوردستانە ئەوە نزیکەی 12 ڕۆژە مەسەلەن زیاتریشە نەوت ڕۆشتووە کەس بینیوێتی لەم نەوتەی کە لە بەغای گلە دەنەوە لە ڕێگەی سۆمەوە نافرۆشێ 50,000ەکە بنزین بە 450 دینار بە خەڵک بدەن نەخێر نەوتی سپیاندا بە خەڵک ئەیدەن بە خەڵک بە بەرمیلێک بە 30,000 وایسە بەغدا بۆمان ئەنێرێ بە 30,000 و 50,000 نەخێر گازیان بە 400 دینار لیتێ بە 400 دینار دا بەو کەسانەی کە ئۆتۆمبیلەکانیان گازە هەر بە بازرگانی ئەو بنزینەی خۆمان ئەو نەوتەی خۆمان کە لە خاکی خۆمان بەرەمێنرێ بە بەغان و تۆ بۆ خەڵکمانە یەن لە پاڵاوگەیەک کە هەمویان یان نیوەیان یان نزیکن بە پارەی دزراوی میلەت دروست کراون ئەپاڵێون بە بازرگانیش پێمانە فرۆشتنەوە بنزین بە نرخی بازرگانی نەوت بە نرخی بازرگانی گازش بە نرخی بازرگانی وە کۆی ئەم داهاتەش ناچێتە خەزیێنەی گشتیەوە ئەمە سیاسەتی دژمنکارانەیە بەرامبەر بە خەڵکی کوردستان بۆیە ئەوان ئەو پەڕیتوانە ململانیەکان لەگەڵ بەغداوەیەن و ئەیبەن و لەگەڵ خەڵک و چۆنیان بووە ئاوا خەڵک چاواشەکەن تەنها بۆ بەدیهێنانی بەرژەوەندی خۆیان ئەی مامۆستا ئەگەر پێش هەڵبژاردن وابن ئێستا و سیستیە لە مەسەلەی موچە خزمەت گوزارەکان دوای هەڵبژاردن تا 4 ساڵی تر هەر پێویستیان بە خەڵک نامێن و کاتە مامەڵیان چۆن دەبێت ئەمە بەڕاستی ئەم پرسیارە ئەبێ لە خەڵکی هاوڵاتی هەرێمی کوردستان بکرێت لە هەموو پۆلێنەکە یەک
ئەوانەی کە دوای پارتی و یەکێتیەکەون و شەڕەپەڕۆیان بۆ ئەکەنەوە دیسان بە پارەیەکی بندیوار یاخود بە پارەیەکی دزراو لە میلەتەوە یاخود بە هەر هۆکارێکی تر بە ترساندن بە قوت بڕین بە هەر هۆکارێک ئەبێ لێیان پرسین تاکەی ئەتانەوێ هەرێمی کوردستان لەدەست دوو حیزبی سیاسیاوێ کە ئەوەی بیریان نییە نیشتیمانەکەیانە، ئەوەی بیریان نییە کیانی هەرێمی کوردستانە، ئەوەی بیریان نییە بوونی یەک خەزیێنەیە، یەک هێزی نیشتیمانیە، قوتی خەڵکە، ژیانی خەڵکە، نەخۆشخانەیە، قوتابخانەی حکومیە، تاکەی ئەیانەوێ. و خاڵێکی تر ئەوانەی بێلایەنن ئاوا سەیرەکەن ئەڵێ وەڵا مەسەلەن ئەڵێ وەڵا کۆمەڵ و یەکێتی فەرقی نییە، کۆمەڵ و پارتی فەرقی نییە، بەچ پێوەرێک فەرقی نییە. ها نەوت لە دەستی کیایە، پارە لە دەستی کیایە، گۆمرگ لە دەستی کیایە، کێ ڕێگە نادا 120 ملیارەکە بچێ بۆ بەغاو تەخیریەکە، کێ هەموو ڕۆژە 50,000 بەرمیل نەوتەکە یاخود لە 2 ساڵ و نیوی ڕابردووە 288 ملیۆن بەرمیل نەوتیان فرۆشتووە، داهاتەکەی 1 دیناریان نەداوتە خەزێنەی گشتی. ئەمە کێ کردوێتی؟ کۆمەڵ یەکگرتو کردوێتی یان پارتی و یەکێتی؟ چۆن فەرقی نییە؟ چۆن هێزێک بێت دیفاعت لێ بکە، دیفاع لە قوتی خۆت بکە، مناڵەکانت بکە، لەگەڵ هێزێکە قوتی مناڵەکانت ئەدزێ، فەرقی نییە. چۆن هێزێک یەت مەسەلەن کەناڵت بۆ دائەنێ شەو و ڕۆژ پەروەردە بکە لەگەڵ هێزێکە لەگەڵ ڕێزمە هەولێر و دۆک و سلێمانیان پڕ کردووە لە دیسکۆ پێداویستیە میلەتەیە تخوا یانەی ئاهەنگی شەوانە پێداویستیە میلەتەیەوە ئەوەنە پەرەی پێدرا و ڕەواجی پێدرا بەشێکی زۆریان بۆ پارەسپیکردنەوەیە. تخوا ئەگەر قومارخانە لە کوردستانە لە هەولێریش و دهۆکیش و سلێمانیش لایەنی دەسەڵاتی لە پێش نەبێت کەس جورئەتەکە قومارخانە بکاتەوە، هاوڵاتیە دەتوانێت دوکانێکی مریشک فرۆشتن لە گەڕێکێکی چەپەکی سلێمانیا بکاتەوە یان لە دارەتووی هەولێر بکاتەوە، چ جایەوەی قومارخانەیەکدانێ لە باخێکە؟ چۆن هێزەکان فەرقیان نییە؟ چۆن لایەنەکان فەرقیان نییە؟ یعنی هێزێک یەت بیرەکاتەوە لەوەی کە دەستگایەکی خێرخوازی دانێ قوتی ئەو مناڵە بێسەرپەرشانە بدا کە بێزگە خوای گەورە هیچ کەسیان نییە، فەرقی نییە لەگەڵ هێزێکە لە 2012ەوە موچەی مناڵی بێسەرپەرشتی بڕیوە، چۆن فەرقی نییە؟ یعنی ئاوادانیشی بڵی کاکە وەڵاهی بە من چی کاکە بێلایەنی چی بێلایەن ئەزانی چی بێلایەن کاتێک قورسە کاتێک یعنی ئەکرێ بێلایەن بی هێزەکان وەکو یەک وا بن نزیک بن لە یەک بابە تۆ دوو هێزدەیە لە کوردستانە وڵاتەکان وێران کرد خەریکە هەرێمی کوردستان نامێنێ کە حەکیم هەرێمی کوردستان چییە؟ خەڵکە و خاکە و دامەزراوە، خەڵکیان برسی کردووە بەشێکی زۆری سەری خۆی هەڵەگرێ، بەشی زۆری لە خاکەکەی خۆیان دوای 32 ساڵ حکومڕانی کرێ چییە؟ گەنجەکە بێکارە، موچەخۆرەکە موچەی نایەتێ، ڕۆژ بە ڕۆژ کەرتی حکومی و گشتی دائەتەپێنن کە کەرتی خەڵکی فەقیر و هەژارە. دەوڵەمەند پەکی ناکەوێتە حەکیم، دەوڵەمەند محتاجی حکومەتی ناوێت، دەوڵەمەند بابزانی دەوڵەمەند و سەرمایەدار و ئەوی متەمەکینە پێویستی بە نەخۆشخانەی حکومی نییە، پێویستی بە قوتابخانەی حکومی نییە، پێویستی بە ئاوی حکومەت نییە، پێویستی بە هیچ شتێکی حکومەت نییە. من بۆیە ئەڵێم ئەم کەرتی گشتیانە دائەتەپێنرێ لە زەرەری خەڵکی فەقیر و هەژار و خەڵکی ئاسایی و مامناوەندە کە بەڕاستی پلیشاوەتەوە. ڕۆژ بە ڕۆژ خزمەت گوزاریەکانیان ئاوا لێ کردووە، مەسەن دامەزراوە خەڵکەکان ئاوا لێ کردووە، دامەزراوەکانیان چی لێ کردووە؟ سەرۆکایەتی هەرێم 3 ساڵە بەسەر چووە، سەر حکوومەتی هەرێم 3 ساڵە بەسەر چووە، پەرلەمانیان لە وڵاتە پەرلەمان ماوە بێ زەحمەت لە چەندی چەنەوە پەرلەمان نەماوە لەم وڵاتە لە 22/11/2022 لەم وڵاتە پەرلەمان نەماوە، وا نزیکەی 3 ساڵی ڕێکە، 2 ساڵیان لێگەڕێ با خەتای بەغابێک کە ڕێگەی گرتەمەری پەرلەمان درێژ بێتەوە بە نەیاسایی کە ئەوە فەزاحەتە گروپێک دانیشن 111 کەس لەناو هۆڵێکە وڵات دەسەڵات لە میلەت وەرەگرینەوە و تەمەنی پەرلەمان درێژەکەینەوە بە ئارەزووی خۆمان. هەر کاتێکێتی و پارتی دڵیان نەرم بوو وتیان کاکە بەسە با تەمەنەکەی 6 ساڵ بێ 7 ساڵ بێ 8 ساڵ بێ ئەوسا ئێمەش لەوێ ئەوەستین و ئینتخاباتێکتان بۆکەین. بە فشاری بەغا ئەو پەرلەمانە نایاساییە کە ئێمە بایکۆتمان کرد بە خۆشحاڵیەوە پێش بڕیاری دادگا بەڵە ئێمە کاتێ تەمەنی پەرلەمانیان ئەمانە هەڵوێستی مێژووین گاڵتە نییە. تۆ 7 مەقعدت هەیە لە پەرلەمانی کوردستانە 7 کورسیت هەیە یەیتە دەرەوە هاوارەکەی لە ژوورەوە تا ئەوەی بۆ تەکرێت دوایی کە تەمەنەکەی درێژەکەنەوە بە نایاسایی بایکۆتیەکەی ئەکشەیتەوە لە پەرلەمان ئەڵی کاکە من نایاساییە نابێ ئەمە بکرێ ئەمە تەجاوزە لەسەر دەسەڵاتی خەڵک. دوای ئەوەش نزیکەی 1 ساڵی ڕێکە 5 ڕۆژی ترە بێ 1 ساڵی ڕێک هەڵبژاردن کراوە وەڵا هیچ کەس نازانێت ئەنجامی هەڵبژاردنە چی لێ هات.
کێ ڕێگە ئەگرێ لە پەرلەمانی کوردستان کۆ بێتەوە بۆ پێکهێنانی پەرلەمان واز لە حکومەت بێنن گریمان حکومت مەسەلەی بەرژەوەندیە و پۆستە و ئەوانە و جارێ بە ئاسانی مەسەلەن ڕێگنا بەس کێ ڕێگرە لە پەرلەمان چی ڕێگرە لە پەرلەمان پەرلەمان نابێ ڕێگری لە بەردەما بێ پەرلەمان خۆ وابەستەی حکومت نییە پەرلەمانی خەڵکە بەپێی دەستور بەپێی یاسا بەرکارەکان لە کوردستانە بێ دوای 30 ڕۆژ یەکەم کۆبوونەوەی خۆی بکە لە یەکەم کۆبوونەوەشا دەستەی سەرۆکاتی هەڵبژێرێ لیژنەکانی خۆی پێک بێنێ کۆبوونەوە بکە بۆی دەستگایەکی چاودێری بێ بەسەر حکومەتەوە بزانێ موچەم خەڵکە چی لات قوتیام خەڵکە چی لات پەرلەمانیشیان بەو دەردە بردووە لە 1/12/2024ەوە 97 پەرلەمانتار سوێنیان خواردووە و چوونەتەوە ماڵەوە هەموو مانگێکیش موچە وەرەگرن تەنها پەرلەمانتاری کۆمەڵ ئەمەی نەکردووە بەڕاستی چۆن هێزەکان جیاواز نین ئەو ئەچمەوە سەر پرسیارەکەی پێشوت ئەمە جیاوازیەکانە پاشان خەڵکیان برسی کرد دامەزراوەکانیان پەرخست خاکەکەش ئەوەیە کە ئەیبینی لە 150یاندایەوە دەست حەشبی شایی 16 ئۆکتۆبەریشە سبەی باڵە لە ناکۆکی ئەم دوولانە سیاسە بوو نیوەی خاکی هەرێمی کوردستانی ڕادستی حەشت کردەوە و ئێستا مەسەل تەنها هەڵکردنی ئاڵای کوردستان کە ئاڵایەکی دەستوریە ئاڵایەکی یاساییە خۆ خێرمان پێ ناکەن کاکە لە کەرکووکە ئاڵاڵ کراوە لەسەر هەڵکردنی ئاڵایەک لە بارەکەەکانی خۆشیانە بۆ تەق ئیمتیاز وەڵا وازایەتی ئەمێ وەڵا ئەوی ترڵێ وازێتی بابەت تەریق ببنەوە کاکە عیبەتان لێبێ لە دوای ڕووبارێک خوێن لە دوای 32 ساڵ حکومەتداری لە دوای ئەوەی بەدەستورێک ئێمە لە عێراقین تازە بە تازە سەرۆکی کۆمارت لایە جێگری سەرۆک وەزیرانت لایە 4 وەزیرت هەیە 64 میوانەرت لە بەغدا هەیە ئەو هەموو پۆست و پلێت هەیە ئەو هەموو سەفارەتت هەیە تازە بە تازە هەڵکردنی ئاڵا لە بارەگایەکی حیزبیە لە کەرکووکە بێتە ئیمتیاز لە کاتێکا کەرکووک پێشتر لەژێر دەستی خەڵکی کوردستان خۆیان بوو سەیری کابینەکەی سوودانیم کرد لەو بەڵێنانەی کە بە خەڵکیان داوە دووشت جێبەجێ کراوە یەکەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دوم گەڕانەوەی حیزبە کوردیەکان بۆ کەرکووک لە ناوی شەندا پارتی ینی ئەو دوو جێبەجێ کراوە دەستکەوتە لە کابینەکە لە کاتێکە پرسی نەوتی تێدا بوو موچەی تێدا بوو پرۆژە یاسای نەوت و غاز دادگای فیدراڵی ئەنجومەنی ئیتیحادی هیچێکێک لەوانە بۆیە کاک حەکیم ئێستا ئەم دوو دەسەڵاتە ڕاستە و خۆ دوژمنی خەڵکن خەڵک ئەبێ لەوە زیاتر ڕانەمێنێ هەرێمەکەمان بکەوێت لەوە زیاتر لاوازی دوای لە هەموو ڕۆکانەوە ئەگەر دوای هەڵبژاردن گۆڕانکاریێک نەکردن نوێراتێرن دۆخی کوردستان جارڕووی خزمەت گوزاریەوە بێ موچە بێ پەروەردە بێت ئابووری بێ لە هەو دامەزراوەکان بێ هەمووی بە خراپتر دەیبین 11 دەرفەتێکی زێڕینە تا ئەم میلەتە بڵێ کاکە پارتی وێکێتی نوێنەری من نین نوێنەری قەزەی من نین نوێنەری کورد و کوردبوون نین نوێنەری موچە و بودجە و قوتم نین نوێنەری نەوت و سامانی گشتیم نین 30 دانە ساڵە ئەوان بۆ بەرژەوەندی خۆیان ئەمە بەکارێنن کاکە ئەگەر خەڵک لە هیچ شتێکی شتێ ناگە هاوڵاتی ئاسایی تەنها بەسە بۆ هاوڵاتی تێبگا من پێی بڵێم لە مانگی 3 ساڵی 2023ەوە هەموو ڕۆژێ 300 تا 320,000 بەرمیل نەوتیان فرۆشتووە کە تا ئەو ڕۆژەی نەوت ڕادستی سۆمۆ کراوە چەند ڕۆژێک لەمەوە پێش 7 ڕۆژێک لەمەوە پێش ئەکاتە 288 ملیۆن بەرمیل نەوت ئەم 288 ملیۆن بەرمیلە 1 دیناری نەدراوەتە خەزێنەی گشتی معقولە نەوتیان فرۆشت بێ بە پاڵاوگە و نەوتی کوردستان گەشت بێتە سنوورەکانی ئەفغانستان و ئەرمەنستان و جۆرجیا و لە وڵاتانی لە ئێرانەوە فرۆشتا بێت لە تورکیا و فرۆشتا بێ بەڵام 1 دیناری نەچێتە گیرفانی خەڵک هەر ئەمە بەسە بوو ئەوەی حکوومەتێک کە شەرعیش بێت تۆ پشتی تێ بکەیت دەستی لێبەردەی بڵی بەڕاستی ئەمانەت تاڵانچین کاک ئەمانە تاڵانچین ناونشانێکی تریان نییە تۆچی متمانە دەیتەوە بەمانە ئەمە کارەساتە دەرفەتێکە داتۆتە پێش خۆت و خوای خۆت ئاگادارت لانی کەم تۆ بچۆ ئەم کارتە بەکار بێنە لە دژی ئەوان با هەرێمی کوردستان نەکەوێ با خەڵکەکەی برسیتر نەبێ با ئەوان قەسر و قسوور و بینای بەرزبەرز بۆ خۆیان دروست نەکەن ئێستا هەولێریان کردوتە 2 هەولێر هەولێری وەزیرەکان قونسوڵەکان مەسوولەکان دەوڵەمەنەکان و دەوڵەمەند بووەکان بە گەندەڵی و پارەی نەوت هەولێری خەڵکی فەقیر و هەژار و داما و قڕ بەسەر دوو دنیای زۆر جیاوازن ئەوەی ئەچێتە هەولێر با بچێتە ئەو شوێنانەی کە زەوی بەلاشی خەڵک بە پارەی بەشێکی زۆریان بە پارەی دزراوی میلەت
کراونە باڵەخانە و زۆرینەشیان هاوڵاتی لە خواروی عێراقەوە ناوەڕاست و خواروی عێراق و یەدەیان کڕێ یەک کرێکی لە هەولێرە بتوانێت شوقەیەک بکڕێ لەو باڵەخانانەی کە پیشانیانەدا ئەڵێ هەولێرە ها بۆتە دووبەی نەوەڵا یەک کرێکی لە سلێمانیا بێت ئەو مۆڵەتانەی بە یەکەی نیشتەجێبوون لە بناری گۆژە دراون هەر لە هەواری شارەوە هەتا وەکو ئەگاتەوە ئەم سەری ئەو سەر با یەکرێکی لە خەڵکی سلێمانی بێت بتوانێت ئەو شوقانش بکڕێت شوقا ڤێلا ناڵێ ناوانی بە چەند ملیۆن دۆلار دروستکراون معقولە لە ناو شاری هەولێرە خانوو دروستکەی ڤێلا دروستکەی وەڵا بە 1 ملیۆن دۆلار نا زیاتر 2 ملیۆن دۆلار زیاتر 5 حەوت 10 ملیۆن دۆلار ڕیکلامیشی بۆکەن با بەم پارەی زەویەکەیە بەتەنها زەویەکە بۆتە شوێنێکی زێڕین و ئێستا ئەو زەویە بە خەڵکە فرۆشتنەوە ئەگەر ناخۆ ڤێلا دیوارەکانی باڵتن دروست ناکەی کاک حەکیم یعنی باشترین بلۆک و باشترین تەغلیف و باشترین سیستەمی دنیای بۆ بێنی 500 ملیۆن دۆلاری بەڕێز دەگر وت دەگەر یەکێتی و پارتیم جارە دەربچنەوە هەرێمیش دەکەوێت زیاتر طبعا کەوتنی هەرێمیش جگە لە موچە جگە لە ناوە جگە لە خزمەت گوزاری کەوتن چییە؟ ئێمە یەکێک لە دەستکەوتە زۆر گەورەکانمان شانازی پێوەکەین کە بەرهەمی ڕاپەڕینە پەرلەمانە وایە پەرلەمان یعنی چی؟ یعنی خەڵک حکومڕانی خۆی بکە یعنی خەڵک ئیرادەی هەبێ لە بەڕێوەبردنە یعنی خەڵک گروپێک ڕاست پێرێ بەناوی ئەوەوە نوێنەرایەتی بکەن بڕیار دەرکەن یاسا دەرکەن چاودێری حکومەتکەن سەروەت و سامانی ئەم میلەتە بە شێوەیەکی عادیلانە لە ڕێگەی یاسای بودجەوە دابەشکەن ئێوە پەرلەمانیان پەکخستووە کەس دەزانێت پەرلەمانەکەوێتە کار کاک حەکیم هیچ بەروارێک هەیە نییە من قەناعەتم وایە و کە سکاڵاکەشم لە محکەمەی ئیتیحادی لەسەر ئەمە بوو کە ئەبێم هەڵبژاردنەی پێشوو کرا هەڵوەشێتەوە چونکە دیزاینێک بوو بۆ ئەوەی هەرێمی کوردستان زیاتر دابەش بێ بۆی پارتی و یەکێتی ئەم شێوازە حکومڕانی کە هەیانە بەردەوام بێ خەڵک و کوردستان نەبێتە قاوەنی پەرلەمانێک لەسەر بنەمای یاسا و دەستور و شەرعیەتی خەڵک و ڕنگدانەوەی سندوقەکان حکومڕانی هەبێ بۆ ئەوەی کوردستان پەرلەمانێکی نەبێ مەرجعی باڵای خەڵک کوردستان بێ بالفعل ئەوانەی دەستیان هەبوو لەو دیزاینە وایان لێ کرد و لەگەڵ ئەو ئیرادە شەڕەی کە لای ئەم دوو حیزبە سیاسی هەیە وای کرد پەرلەمان پەککەوتوو ئیرادەی شەڕە ئیرادەی خێر کامەیە ئیرادەی خێر مەسەلە نەمانەیان وت چی وەڵا کاکە ئێستا بۆ نمونە یەکێتی ئیدعای چی ئەکا لەگەڵ پارتی ڕێک ناکەوێت وانە ئیدعایەوە کا شەریکی ڕاستەقینە بن حکومڕانیەکی باش بۆ خەڵک وانە ئەی پارتی ئیدعای چیەکە ئیدعایەوە کە یەک هەرێم وایە یەک پێشمەرگە یەک حکومەت و یەک پێشمەرگە ئێستا لەم هەموو بانگەشە گەورە و قەبانەوە یەک حکومەت و یەک پێشمەرگە و حکومەتێکی باش و عادیل و ئەوانە هەمووی هاتۆتە سەرەوەی کێ وەزیری ناوخۆ بێ با بەم درۆ دەلەسە چیە بە خەڵکی فرۆشنەوە هەموو شەڕ و ناکۆکیکەتان لەسەرەوەیە کێ وەزیری فڵان بێت لەسەر پۆست و پلەنتیازە باشە گەر یەکێکتان نیشتیمانین تەنەزولکەن بۆ ویترتان باش نەبێ ئەم پەرلەمانە دیزاین کراوە بەگەڕکەوێت بەڕێزتە نەبوونی پەرلەمان نەبوونی حکومەت دوو دابشکردن دوی دار هەمووی بەکەوتنی هەرێم دەبینی بەکەوتنی هەرێم دەبینی هەر ئینسانێکی عاقڵ بێت بڵێ کاکە ئەرێ هەر بڵێ بەڕاستی لەناو میلەتێکی زیندووە ئەکرێ کۆمەڵگەیەکی وشیارمان هەبێ و پەرلەمانەکەی پەکخرابێ یەک ساڵ ئێلانی کەم پشتگیری ئەم دوو هێزەمەکە کەواکن لە وڵاتەکەت قوتەکە دەدزن نەوتەکە دەدزن خاکەکە تاڵانەکەن هیچ کۆمپانیایەک نایە پرۆژەیە بکە بازرگانی شەرعی کە بە پارەی خۆی کەسابەتەکە هیچ کەس ناتوانێت پرۆژەیە بکە ئیلا ئەبێ پشکی ئەوانی تیابێ باشە نەخۆشخانەی وێران کردووی قوتابخانەی وێران کردووی کاکە کارەبای بۆ کردووی بە بازرگانی یعنی چیتر لێ بکە بۆی تۆ تێ بگەی لەوەی ئەم دوو هێزە بە چیتر ئەبێ چیترمان لێ بکەن تا خەڵک وشیار بێتەوە تێ بگالەوەی ئەم دوو هێزە بیریان لای میلەت نییە بیریان لای ئایندەی هەرێمی کوردستان نییە هەرچی دنیای ئامۆژگاریمانەکە کاکە هەرچی کۆنسوڵخانەیەت هەرچی وڵاتانی دۆستنیەت ئەڵێ کاکە مکارەساتە ڕێکەون کاکە پەرلەمانەکەتان بەگەڕقان با دیوانی چاودێری داراییتان هەبێ با یاسا جێبەجێ بکەن ئەم بێ احترامیە بەڕای میلەت و بە ئیرادەی میلەت و برسیکردنی میلەت هەر پێکەنینیانێت کە تۆ یعنی چی موچە دواکەوتن یعنی چی لە هیچ شوێنێکی وڵاتێکی دنیا نییە کاکە تەفسیری نییە تەفسیر یعنی چی موچە دواکەوتن دەمەسەرنجی بەڕێز بزانم لەسەر بەڵێنەکانی پارتی یەکێتی لە ڕابردوو لە ئاڵبژاردننی 2021 پەرلەمانی عێراق بەڵێنیاندا کێشەی موچە چارەسەرکەن
کێشەی نەوت چارەسەرکەن کێشەی مادەی 140 و ئەم جارش سەیرم کردن بۆ نمونەیەکێتی ئەم جارە باسی هەلی کار دەکا چەک لە دەستی دەوڵەت بێ تاڵانی سنوورەکان نەمێنێ پارتیش باسی هاوسەنگی و شەڕاکەت و تەوافق و چارەسەرکی کێشەی نەوت موچە دەکا هەموو بەڵێنەکانیان بۆ کردن بە فلێکس و وێنەوە نیە بۆیان هەڵواسیون بۆ خەڵک بێ وشیار بێ بەڵێنی چی و بەرنامەی چی و شتی چی ڕێزم لا سەیرەیەکێتی پارتی باسیەوە بکەن چەک لە دەستی دەوڵەت دابێ تاڵانی سنوورەکان نەمێنێ هەلی کار هەبێ خۆی ئەمە نین چەکمان لایە وایە کۆمەڵ هێزێکی چەکدار بوو بەس احترامان بۆ قانون و بۆ هەرێمەکەمان و بۆ دروست لە پێناو دروست بوونی هێزێکی پێشمەرگەی نیشتیمانیە ئەمە چەکی خۆمان تەسلیم کرد ئەوە کێ چەک ڕادەست ناکە ئەوە کێ بەردەوام چەکداری حیزبی زیادەکە پارتی وێکێتین ئەوانیش لە هەموو کە زیاتری دیعایەوەکەن کە با هێزێکی نیشتیمانیمان هەبێ بابە نەکا حەکیم ئەو بەڵێنانە یعنی ئەگەر هەڵبژارنی یەکەم بێت خەڵک حەقە باوەڕکە وایە بەڵام ئەم جاری چەنەمە هەڵبژار نەکرێت شەش بۆ پەرلەمانی کوردستان وا شەشەمیشە بۆ عێراق یعنی 12 جار بێز گەنجومەنی پارێزگەکان 12 جار هەڵبژاردن کراوە هەر 12 جارەکە بڕۆ هەر هەموو بەڵێنەکان بێنە جارانجومەنی پارێزگەکان و چواردە بەڵێ هەر هەموو بەڵێن و بەرنامەکانیان بێنە کە لە 100 هەموو شتێک لە دەستی خۆیان نابووە بەقەت هەڵبژاردنێکی شارەوانیەک لە شارێکە بەڵێنیان جێبەجێ نەکردووە هێ بە خەڵک تێبگا بەڵێنی چی شتی چی نەوەڵا ئێستا هاتوونەتە سەرەوەی مامەڵەی دەنگەکەن کا حەکیم لەوانە ماوە کاکە دەنگەکەت بێنە بەڵێ بە چەند بە 100,000 باشە ئەگەر هێزێک بە 100,000 دەنگی دەنگ دەربکرێ بۆ خزمەت گوزاری بۆ بکە بۆ یعنی کا حەکیم بە پارەی دزراوی میلەت مەسەلەن لە کاتی هەڵبژاردنەکانە پارتی وێکێتی $10 ملیۆن سەرفکەن بۆ دەنگکڕینی خەڵک بۆ بچن بە ملیارەها دۆلاری ئەم میلەتە لە خزمەت گوزاریان خەرجکەن ئەمە تەواوە ئەبێ میلەتە وشیار بێتەوە بڵێ کاکە ئەم دەنگە ئیرادەمە ئەم دەنگە ویژدانمە ئەم دەنگە باوەڕمە کاکە وەڵڵا پێتان نافرۆشم خۆم ئەم دەنگەت پێ بفرۆشم واتە خۆم فرۆشت واتە مناڵەکانم فرۆشت واتە ئایندەی میلەتەکەم فرۆشت خۆ بێت تۆ یەکێک لەمانت لە بیرا بێت باش چەند خولەکێکمانەوە بەس بە ڕێز و پارتیشتی ئێستا پارە دەبەخشن لە هەڵبژاردن بەڵێ ئەوان پارەیان هەیە چەکیان هەیە دەسەڵاتیان هەیە ئەوە چیتان هەیە ئێمە خوامان هەیە خەڵکی دڵسۆزمان هەیە خەڵکی خۆبەخشمان هەیە بیر و باوەڕمان هەیە لەسەری سوورین لەسەری بەردەوامین هەڵبژاردن یەکێک لە وێزگەکانە و تەنانەت ئەمە دەرفەتێکیشە تاوەکو هاوڵاتی لێرە ئینتیمای خۆی پیشان بدا تۆ لایەنگری کام هێزێک ئایندە ئەم وڵاتەی ئەوێ دامەزراوت هەبێ ئەوێ سەرۆت و سامانی ئەم میلەتە عادیلانە جێبەجێ دابەش بێتەوە بەسەر خەڵکە ئەوێ هێزی نیشتیمانیت هەبێ ئەوێ و دەیان ئەوێتر یاخود نەخێر ئەمانشمان سەلماندووە بە عەمەلی یعنی تۆ مەسەلە من لە حکومەتانی بەس دەتوانم بە ئەوەی توانیومە داکۆکی لە ژیانی خەڵک بکەم لە هەرچی شتێک لە بواری پەروەردە لە هەرچی شتێک کێ ئەوی شانەیەەکە هێزێکی ڕاستەنی وەکو کۆمەڵی دادگەری کوردستانە یعنی مەسەن لە پەرلەمانی کوردستانە کێ پرساندنی کردووە کا حەکیم یەکەم ئیمزا ئێمە بووین لە خولی پێشووی پەرلەمانە خولی پێنج بۆ سەرۆکی حکومەت بۆ جێگری سەرۆکی حکومەت بۆ وەزیری دارایی بۆ وەزیری سامانە سروشتەکان لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانە 5 هەوڵی پرساندن هەبووە سیانیان کۆمەڵ سەرمەشقی بووە لە دوانەکەی تریش ئاواژۆمان کردووە یعنی بە 7 کورسیشەوە کاک حەکیم خۆ 20 کورسی و 30 کورسی نەبووین ئەمە ڕازگۆییە لەگەڵ خەڵک تۆ پەرلەمانتارێک کاک حەکیم پەرلەمانتارێک لە پرسە لەگەڵتە مناڵ لەدایکە بێ لەگەڵتە لە نەخۆشیەکەت لەگەڵتە کاتێ مناڵە هەژارێکە بینێ لەگەڵ خەڵک لەگەڵتە و لە میدیایەکە ڕازگۆیە لەگەڵتە لە دەستگایەکی خێرتانهزیە لەگەڵتایە لە دەستگایەکی پەروەردایە لەگەڵتایە بۆ ئایندەی میلەتەکەت لە پەرلەمان لەگەڵتایە مۆبایلەکەی ناکوژێنێتەوە بچێتەوە ماڵەوە تا 4 ساڵی تر یعنی تۆ ئەمە جیاوازی ناکەی و بێلایەنەبی لەگەڵ لایەنێکی ترا کە هەموو ئەمانت بە پێچەوانەوە لەگەڵەکە بەس بۆ گرنگم جارە بۆ نەخەڵک ڕەنگە بپرسێ دەنگ بە ئێوە بداوەکو کۆمەڵی دادگەری بۆ بەغدە بۆ پەرلەمانی عێراق وەڵا ئەگەر کاک حەکیم من ئەتوانم دەیان هۆکار باسکەم کە هۆکارن بۆی خەڵک بە دەنگ بە کۆمەڵی دادگەری کوردستان بدا تەنها ڕازگۆی پەرلەمانتارەکانمان لە بەغدا و لە کوردستان لەگەڵ بەڵێنەکانیان لەگەڵ داکۆکی لە خەڵک
و جوڵاندنی ئەو یاسایانی کە بەرژەوەندی خەڵکە کە قوتی خەڵک مسۆگەرەکە کە ئاینی خەڵک دیفاع لێەکە بەسە بۆ ئەوەی خەڵک بزانێت کۆمەڵی دادگەری کوردستان بەڕاستی خۆی و بەرنامەکەی هەڵقڵاوی خەڵکی کوردستانە و هێزێکی کوردی ئیسلامی ڕەسەنە و ئەبێ بەردەوامیش بێ و ئێمە لە پێناو ئەم نەهج و ڕێبازەشا تەسخێمان داوە تاکە شەهید لە پەرلەمانتارەکانی کووردا کە ئێمە یعنی بەڕاستی حەز ناکەین خوێنی لوتی هیچ کەس خوێنی لێبێ پەرلەمانتار بێ هاوڵاتی بێ هەر کەسێک بێ بەس بەڕاستی مامۆستا محەممەد سەنگاویەکەی ئێمە لە بەغدا گیانی بەخشی لە پێناو نەتەوەکەیە لە پێناو میلەتەکەیە وەکو نوێنەرێکی ڕازگۆ کێ شەهیدی کرد کێ ڕقی لە کۆمەڵە خەیری تیرۆرستان و گەندەڵان و ئەوانەی تێکەڵەیەک لە بەعسی و شۆڤێنی و ئەوانە خەڵک حەقە ئەوی لە پێشتاو بێ یعنی مەسەلەن حکمە نابێ خەڵک لە خۆی پرسێ باشە لەناو ئەم هەموو پەرلەمانتاری کووردا لە 5-6 خۆلی ڕابردووە بۆ تەنها هەوڵی تیرۆرکردنی پەرلەمانتارێکی کوردراوە وانە هی کۆمەڵی دادگەریە خەڵک حەقا وەڵامی پرسیانانە بزانێ بۆ لەناو هەرچی پەرلەمانتارە مەسەلەن هەوڵی وسەنەوەی متمانە لە پەرلەمانی کوردستان لە پەرلەمانتاری کۆمەڵەترێ بۆ وانە بۆ سەرۆک و کەسی یەکەمی کۆمەڵی دادگەری بە ئامانجەگیری و 2 ساڵ ئەکرێتە سەجن بۆ وانە بۆچی ئەم هێزە یعنی سەرۆکەکانی مەسوولەکانی هەر لە ناو خەڵکان لە مزگەوت لەگەڵ خەڵکان لە نەخۆشخانی حکمی لەگەڵ خەڵکان لە پرسە لەگەڵ خەڵکان ماڵەکانیان لە ناو خەڵکایە بۆ تۆ ئەمان هەمووی واقعە تۆ ئەبێ بچیت پاڵپشتی هێزێ بکەی کە هێزی تۆیە هێزی ڕاستەقینەی تۆیە بەڕاستی ڕازگۆیە لەگەڵ تا و ئەگەر من ئۆپۆسیۆن بن ئەبەم جۆرە لەگەڵ خەڵک ڕەفتارکەم ئەگەر لە حکومەتا بم ئەگەر دەسەڵاتم هەبێ من 1 پەرلەمانتار و 2 پەرلەمانتارم لە بەغا هەبێ بەم جۆرەدا کۆکی لە ژیانی خەڵکەکەم ئەگەر 5 و 10 هەبێ من ئەگەر 7 کورسی بم یا 3-4 کورسی بم 5 کورسی بم لە پەرلەمانی کوردستانە بەم جۆرەدا کۆکیەکەم ئەی 20 بم ئێمە ناڵێن بەتەنها خۆمان هەموو شتمان پێکرێن نەخێر لەگەڵ ئەهلی خێر ئەهلی چاکە ئەبێ قۆڵکەین بە قۆڵی یەکە و ئەمە دەرفەتیشە هاوڵاتیش پشتگیرمان بێت پشتگیری ئەهلی خێر بێ ئەهلی چاکە بێ ئەو هێزانەی بەرژەوەندی ئەوێ ئەو هێرزانەی نیشتیمانەکەی ئەوێ لە هەڵبژاردنەکانە بەسیترین شت دەنگێکە با بەم دەنگە بۆ ویژدانی خۆی بۆ بیر و باوەڕەکەی بۆ قیامەتەکەی بۆ دنیاکەی بڵێن نەخێر من لەگەڵ هێزەکانیم هەرێمی کوردستان لاوازەکە سەروەت و سامانەکەی ئەدزێ نەوتەکەی بۆ خۆی ئەبا نەخێر ئەچم هێزێکی تر تاقی ئەەکەمەوە پشتگیری ئەەکەم کە لەم دوانە نییە کە بەم جۆرە نییە کە هەرێمی کوردستانی بەم جۆرە بەم دۆقیگەیان زۆر سوپاس دەکەین مامۆستا ئەندامی سەرکردایەتی کۆمەڵ پەرلەمانتاری پێش کوردستان سوپاسیان دەبن سوپاس مادەمان کرد سوپاس بە بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ